سێژن لە سێنەتەوەی جیاواز، کورد و عەرەب و فارس کاری دەستی خۆیان هێناوە و لە پێشانگایەکی تایبەت بە کاری دەستی نمایشی دەکەن و هەریەکەیان کەلتورێکی جیاواز پێشکەش دەکات. پێشانگای کاری دەستی لە سلێمانی ژنانی نەتەوە جیاوازەکانی کۆکردووەتەوە و ڕۆژانە چەندین هونەر و کەلتوری جیاواز نمایش دەکەن. ترێ ئەحمەد ژنێکی کوردە و کارە دەستیەکانی هێناوەتە پێشانگاکە. بەدەم گوێگرتن لە گۆرانی فۆلکلۆرەکانەوە بازنە و ملوانکە لە مورو دروست دەکات و دەڵێت پەیوەندیەکی باشی لەگەڵ ژنانی نەتەوەکانی دیکەدا دروست کردووە. بە ئیشە دەستەکان ناسراوم ئیشی دەزڕەنگینی ئیشەکانشمان ئەوانەیە ئەم شتانەیە خانمگیان ئەمانە هەموو خۆمان دروستمان کردووە ئەمانە خۆمان دروستمان کردووە مەنزەرەیەکی زۆر جوانە هەمومان تێکەڵاو بە یەک بوون من ئەها هەتا هەدیشیان نامی ئێرانیەکان یعنی دوێنێ زۆر ئاهاتن دەستیانەکردن ملم زۆر خۆشە تێکەڵ بە یەک بووین ئەوە زۆر بەلای منەوە جوانە ئەچین بۆ لای یەکتر ئەمە دراوسێمە ئێرانیە ئەمە کووردە ئیترانی و بەری تێکەڵاوین هەمومان زۆرم پێخۆشە تێکەڵاوین. جیران عەبدولغەنی ژنێکی عەرەبی بەغدایە و دڵخۆشە بە هاتنی بۆ پێشانگاکە. دەڵێت کارە دەستیەکان وەک زێڕێکی دراوشاون و هەندێکیشیان باوەڕ ناکەیت کە کاری دەستی بێت. أنا دا أتكلم هسه من مقر من معمل الجقاير اللي بسليمانية مكان حلو ونفه وكبير ومشاركين بين النساء العرب والأكراد والإيرانيين والكل نساء وكل شغل يدوي والحلو بيه إنه من تتداخل الثقافات بيناتها يعني ما تخطر بالبال إنها شغل يد يعني فضة تجنن شغل ماكينة عبالك بس هو شغل إيد كلش حلو وأشكال الشو يخطر ببالكم موجود حتى حيوانات محنطة موجودة العبي الكراس اللباس الكردي كل شيء القلايد الأكسسوارات المجوهرات أشياءات مال المطبخ كله حلو كله حلو. فەخریە زارعپور ژنێکی فارسە و لە شیرازەوە هاتووە و کاری خاتەم دەکات. باس لەوە دەکات لە سلێمانی ڕێزێکی زۆریان لێدەگیرێت و هیواش دەخوازێت جارێکی دیکە دەرفەتیان بۆ بڕەخسێت لەگەڵ ژنانی کورد و عەرەبدا بەیەکەوە کار بکەنەوە. برای ارائه کارهامون و هنرمون اومدیم که حالا در آینده هم انشالله که فرصت‌های پیش بیاد که بتونیم در واقع تعامل بیشتری داشته باشیم با عراق و کردنشین‌های در واقع سلیمانیه و خیلی خوشحال میشیم که بتونیم با هم تبادل اقتصادی داشته باشیم. خیلی خوشحال هستم مردمان کرد از روزی که ما اومدیم اینجا خیلی احترام بهمون گذاشتن، مهمون نوازی کردن و هنرهاشون هم واقعا مثل زنان هنرمند ایران بی‌نظیر هست و خوشحال میشیم که بتونیم تعامل بیشتری باهاشون داشته باشیم. خاتم در واقع تشکیل شده از استخوان شتر، فلز برنج و چوب‌های رنگ شده و چوب گردو و آبنوس و حالا چوب‌های مختلف در رنگ‌های مختلف تشکیل شده. اینا در واقع همشون مقطعشون مثلث شکل هست که به هنرمندی کامل اینها کنار همدیگه چیده میشن و تشکیل یه گل میدن که در نهایت میاد روی کار پیاده میشه. ماوەی سێ ڕۆژە لە کارگەی جگەرەکەی شاری سلێمانی بە بەشداری 25 ژنی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و 40 ژنی باشووری کوردستان و چەند ژنێکی عەرەب پێشانگایەکی کاری دەستی لەلایەن لقی سلێمانی سەندیکای کرێکاران لەگەڵ بەشی ڕۆشنبیری کۆنسۆڵی ئێران کراوەتەوە و ماوەی دەڕۆژ بەردەوام دەبێت. لە پێشانگاکەدا چەندین کاری دەستی، خواردن، جوانکاری ناوماڵ و ئەکسسوارات و جلی کوردی و بەرهەمی خۆماڵی نمایش دەکرێت.